دیارە ئێمە ئەمڕۆ وەکو ئەنجومەنی مەجلیسی گەل لە بناری قەندیل هەستاین بە ئامادەکردنی ئێوارەخوانێک لە گوندی شێخانی سەر بە قەڵاتوکان بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە. دیارە مەبەستمان لەوەیە کە ئەم مانگە کە مانگێکی زۆر پیرۆزە، مانگی خێر و مانگی ئاشتی و مانگی تەبایی، دەمانەوێت کە پەیامێک بدەین بە ئەو لەشکرکێشی داگیرکەری دەوڵەتی تورک کە ئەمڕۆ لە ناوچەی زاب و لە منتقەی مەتین و هەروەها لە ئاڤاشین کە دەکرێت بۆ سەر هەرێمی کوردستان باڵێن. ئەمە داگیرکاریەکە دەوڵەتی تورک بەهار بیانوێک بێت کە دەیە هێرش بات بۆ سەر کوردستان بە بیان و جیاجیا تەنها مەبەستی داگیرکردنی خاکی پیرۆزی کوردستانە. بەڵام ئێمە لێرەوە ئەو پەیامە دەین کە هەتاکو و گەریلایەکی ئازادی کوردستان مابێت. ئێمە بە دوژمن دەڵێن کە هەرگیز ناتوانن ئەو مەرامە پیسیان جێبەجێ بکەن. وەک خۆتان دەزانن کە کورد بە درێژایی مێژوو بەهۆی ئەو لێکترازان و یەک نەبوونەوە دوژمن هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە خاکی پیرۆزی کوردستان داگیر بکات. پێم وایە کە ئێمە چۆن دەتوانین کە خاکی خۆمان پارێزین یاخود ئەو دەستکەوتانە کە هەمانە بیان پارێزین تەنها بە یەک ڕزی و بە تەبایی، تەنها بە لەیەکتر تێگەشتن لە ناو خۆماندا کە بیکەین بە وەڵامێک بۆ داگیرکەران و بۆ ژمنان و نێرانی کورد. ئێمەی گەلی کوردی موسڵمان بە درێژایی تاریخ قەتمان زوڵم نەکردووە و قەتیش زوڵم ناکەین. ننظر إلى تاريخ الإسلام، تماشاي تاريخ الإسلام ده كان پیغمبر صلى الله عليه وسلم حينما هجره وقتك كافر كان ظالم كان پیغمبر بدرنا پیغمبر صلى الله عليه وسلم چی کرد چی ود که پیغمبر لشاری مدینه و در کوت فرمي إن أحدا يحبنا ونحبه، فرمي أو شاري أحدا يمي خوش ده يمش أحد ما خوش ده فرمي أو شيء أحدا شيء وشك بأو فرمي اللهم فرمي خوايا أحد يمي خوش ده يمش أحد ما خوش، اللهم حبب إلينا مدينتك حبنا مكة وشت خوايا شاري مدينة ما لا خوش ويسك وكو شاري مكة يا زياتر شاري مدينة أهل المكة جاف وجلف وأهل المدينة هين لين لەگەڵ ئەوەشە شاری مدینە شاری حەزات و تێگەیشتن و پێگەیشتن و عاقڵ و هۆش و گۆش بوو، بەڵام شاری مدینە خەڵکی کە لە ڕق و کە لە شەق بوون زۆر تونڕەو بوون. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە زوڵم لێ دەریان کرد، پێغەمبەر یەکەم جاوتی چی فەرمووی هذا أحب يحبنا ونحبه، ئەوە شاری ئەوە ئوحودا کێی ئێمەی خۆش یانی بە زوڵم خوایە دەریان کردووم، خوایە من ئەو زوڵمە قبوڵ نەکەی، ئینشاءالله دەگەڕێنەوە بە شاری مەکەی. بلالیش دەیوێت هەل حول إذخر وجل خوزقا روجو كان بسمايا تو لبن أو دار زرنات كيا لو إسراحتك بدا تشاو موينك يا معنى يا ما اللهم حبب إلينا قنديل خوايا مش قنديل مان خوش دوية قنديل خاچي خومانا اجتماعي خومانا ليه لدايق بونو ليه درجين يا ما كردي ديك بارتين وقل ربي انزلني منزلا مباركا واستدلت هذه الآية أن الأكراد أشرف الأقوام. القرآن ده فرميه حضرتي نوعنا وكشتكيات دعائك تفرمي خوايا كشتكم لشاترين جيقال لنقر بقريه واستوت على الجودي واستقرت في كردستان بشانازية ولا كردستان شرف المكاني بالمكيني خو عرسها مو عرزي خوايا معناه يو خلقي تشاقبوه. تاريخ تماشاي تاريخ كان تاريخ تدليه عرب وكرد وترك وفارس سميان بكرد قرزارن. الحمد لله الذي ظل دولة الصليب وعز بالكرد دين المصطفى العربي وقت قدس جيرا ئەو هەموو عربە کۆبوونەوە قوسیان پێ ڕزگار نەکرا تاقە ئینسانێک بەخۆی و 12 کەسەوە بە ناوی سەلاحەدینی ئەیوبی دەفەرمێ چوو قودسی ڕزگار کرد. دەبوو تورک و عرب و فارس دەبوو هەموو شانازی بە کوردەوە بکەن ڕێز لە کورد بگرن. کوردێکی فەقیر و هەژار بە درێژایی تاریخ زوڵمی لە یەک کەس نەکردووە. تەماشای تاریخکە تەماشای قورئان کە چ دەڵێ وقل ربي انزلني منزلا مباركا. تەماشای بوخاری و مسلم کە لە دوو حەدیث صحیح هەیە هەرچوان بوخاری ڕیوایەتیان کردووە يكيشان بوت النابي لوانيا أو بيا بلا ميشان دليا لا تقوم الساعة حتى يغزوها 70 من بني إسحاق وهم من أكراد الشام المسلمين. تفهم روجي قيامت في غمر صلى الله عليه وسلم 7000 لكردكاني دمشقي شامية دفاع على الإسلام دكن دفاع على قدسيات الإسلام دكن
ئیسلام ڕزگار دەکرد ئەو حەدیث صحیحە لە تاج الأصول لە بوخاریشە حەدیث زۆر هاتووە دەربارەی ئەو قەومانەی دی بەڵام پیاو ناتوانێ سنوورەکەی ببەزێنە سوورەکەی بەزێن لەوانەیە ئەوە بێ ئێمە بە درێژایی تاریخ زوڵممان نەکردووە و زوڵمیش قبول ناکەین بە درێژایی تاریخ کورد یەک پارچەیە یەک هەدەفمانەیە یەک ئامانجمان هەیە یەک کوردستانمان هەیە کوردستان ئەو مەکان الذي يعيش فيه الأكراد کوردستان ئەو جێگایە کوردی لێژیاوە و کوردی ئەگەر تەمەشای تاریخ کەیت چ دەڵێ تاریخ پێش هەزارەها ساڵ لە دوای حەزەتی ئادەمەوە کورد هەبووە تاریخ چ دەڵێ تاریخ دەڵێت کۆنترین قەوم لەسەر زەویدا کووردە لەبەرچی دەڵێ هەر منداڵێک کە زبان نەگرێ یا با یا دا یا دایە یا باوە ئەمانەی کورد بین تەمەشای تەفسیری بەیزاوی دەڵێ لە بەیزاوی دەڵێ ئەلەکراد و ئەڵێ ئەتراک و تورکان پاژماوی مەغۆلەکان ئەوە تەفسیری بەیزاوی وا دەڵێ تەفسیری قورئانە وا دەڵێ وتركوا الترك ما تركوكم بئس القوم بنو قنطرة إما بشانازي وإما كردين ظلم ناكن وظلم قبول ناكن هتا دوا دلوبي خينشمان إما دجنجين لبيناوي إما خواد ناسين بيش هموشتك إما خواد ناسين سوين بخواي جورا أمن لا زبان زور دزانم زور دنيا قراو 500 كيلومتر لشاري مدنو بوما كدروا مزقوتي شنابيني لكردستان إما لا همو 6 كيلومتر مزقوتي شليه أو معناه يكون لهمو قومك هل همو قومێک ئیسلامتر بووە چاکتر ئیسلامی قبول کردو ئیسلامی چاتر ویستووە لێرەوە دەمانەوێت ئەم پیلانگێڕی و ئاژاوەگێرەی داگیرکەری ڕژێمی فاشستی تورک ڕیسوا و شەرمەزار بکەین کە دەرحەق بەگەلی کورد دەیکات بۆیە بە چاوی خۆمان دەیبینین کە ئەم شەڕە تەنها شەڕی پەکەکە و سوپای تورکیا نییە بەڵکو شەڕی هەموو کووردە ڕژێمی تورک دەیەوێت بە ئاشکرا خەڵکی خاکی کوردستان داگیر بکات بە یارمەتی هاوکارانی بەڵام بەداخەوە خەیاڵی خاوە چۆن لە چیای گارە و شوێنەکانی تر کە توانرا سەرکەوتنێکی گەورە بەدەست بهێنرێت لەلایەن گەریلا خۆراگرەکانەوە بە هەمان شێوەت لە ناوچەکانی تریشەوە تورک بنکە و بارەگاکانی خاپور دەکرێت و لەناو دەچێت بۆیە پێویستە لەسەر خەڵکی بناری قەندیل کە بە وشیاریەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکات و ڕژێمی تورک ڕیسوا و شەرمەزار بکات تورک دەیەوێت لە ڕێگەی بردومانەکانەوە خەڵکی بناری قەندیل چاوترس بکات بۆیە دەبێت چاونەترس بین بەرامبەر بە خاکی خۆمان و بێئاگا نەبین و هەروەها هەنگاوی جدی بنێن و هەروەکو چۆن پەیامێکی کەزەکە هەیە کە دەڵێ کاتی ئازادی و خۆڕاگری و سربەخۆی و تێخۆشانە لە پێناو خاک و وڵاتدا بەڵام بەداخەوە بۆ حکومەتی هەرێم کە هیچ بەهاو هەڵوێستێکی نییە سەبارەت بە بۆبردومان و داگیرکردنی دەوڵەتی تورک لە کوردستان داگیر دەکات تەنها هەوڵی ڕێخۆشکردنە بۆی بۆ داگیرکردنی کوردستان لە کۆتاییدا سەرکەوتن بۆ هەموو هەواڵان و ڕیزەکانی چیا و ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ